کۆمەڵی ئیسلامی داوای پاکردنەوەی تۆماری دەنگدەران دەکات و باوەڕی وایە چەندها بە هەڵبژاردنێکی پاک و دوور لە ساختەکاری کۆتایی بە کێشەکانی هەرێم دێت. بەرپرسی دەستگای هەڵبژاردنەکانی کۆمەڵی ئیسلامیش ئاشکرای دەکات بە دەنگی ئاوارە و مردوو ناوی دووبارە و دەنگدانی تایبەتەوە زیاتر لە 600,000 ناوی ساختە لە ناو تۆماری دەنگدەراندان کە پێویستە هەرچی زووە کۆمسیۆن و لایەنە پەیوەندیدارەکان تۆمارەکە پاک بکەنەوە. دەتوانین زۆر بە قەنەعەتەوە بڵێن لەو 3 ملیۆن و 4 ملیۆنەی کە وەکو لە ڕیفراندۆما وەکو دەنگدەرانی هەرێمی کوردستان خرانە ڕوو لانی کەم 9 ملیۆن یا 500,000 ناوی نایاساییتیایە کە دەبووتیان نەبێ. ئێمە کێشەکانمان لەگەڵ لیستی تۆماری دەنگدەرانە دابەشە بێ بە کۆمەڵی خانە. یەکەم ناوی مردوو، دووەم ناوی دووبارە، سێهەم ناوی لێکچوو، چوارەم ناوی ئاوارە، پێنجەم ناوی ئەوانەی کە تەمەنیان لەسەر و 90 ساڵە. دەنگدەری تایبەت کە لە گشتێکەشە دووبارە بۆتەوە، یعنی بەشداری هەردوو دەنگدانی تایبەت و دەنگدانی گشتیەکەن لە هەرێمی کوردستان بە پێی ئەخیر انتخابات نزیکی 185,000 دەنگە چەندانێکی کەمە لە 185,000 دەنگ. بۆیە بەڕاستی زۆر زەڕورە ئەگەر ئێمە دەمانەوێت بە فعلی کۆمەڵگەی کوردی لە کێشە سیاسیەکان لە قەیرانەکان ڕزگار بکەین دەبێ مل بدەین بۆچی بۆ ئەوەی لە کاتێکی نزیکە هەڵبژارنێکی پاک و بێگەر لە هەرێمی کوردستان بە ڕێعاتی کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەنجام دەین. چکە بەڕاستی ئەم هەڵبژارنە ئەگەر بەو شێوەیە ئەنجامماندا ئەتوانین بڵێن ئەبێتە کلیلی چارەسەر بۆ کێشەکانی ناوخۆی هەرێم و بۆ کێشەکانی نێوان هەرێم و ناوەندیش. کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان زۆرترین کاتتانەی ساختەکاری لە هەڵبژاردنەکان دەدەنە بەرۆکی یەکێتی و پارتی و باوەڕیان وایە بەو تۆمارەی کاری پێکراوە زیاتر لە 20 کورسی پەرلەمان بە ساختەکاری بۆ ئەوان یەکلایی دەکرێتەوە. ئەندامێکی دەستگای هەڵبژاردنەکانی یەکێتیش داوای پاککردنەوەی تۆماری دەنگدەران و چاککردنی بژێوی ژیانی خەڵک و هێورکردنەوەی دۆخی هەرێم دەکات و باوەڕیشی وایە لەو وادەی حکوومەتی هەرێم دیاری کردووە هەڵبژاردن ناکرێت. دەبێت دەسەڵات چارەی ئەم دۆخە ناسەقامگیرە چارەی خۆتی ژیانی خەڵک بکە چکە بەرپرسیەکەمە و دەبێت هێزە سیاسەکانیش هاوکار من لەم چارەسەرە. ئێمە وەکوێکێت نیشتمانی گوزان لەگەڵ هەڵبژاردنێکی تەندروستین و هەڵبژاردنمان بە یەکێک لە ئەرکە گرنگەکانی سەرشانی خۆمان زانیوە لە ڕابردوو لە ئێستا و لە داهاتووشتا. بۆیە هیوادارین هەموو لایەنەکان پێکەوە هەوڵ بدەن هەڵبژاردنێکی بێغەوش و هەڵبژارد زەمینە سازێکی گونجاو بۆ بەشداری فراوانی خەڵک ئەنجام بدەن لە هەڵبژاردنەوەیان. هیوادارم تەمەنا ئەەکەم بکرێت بەڵام ناکرێت لەبەر چی ناکرێت لەبەرەوەی ئێستا هەرێم لە قەیرانێکی قورسا دەژی لەبەرەوەی ئێستا هەموو قسە و باسەکان لەسەر تۆماری دەنگدان لەسەر پرۆسەکانی ڕابردووی هەڵبژاردن پرسیارگەلێکی زۆر هەیە. ئەو پرۆسانی کە لە ڕابردوو ئەنجام داوە دەبێت ئەمانە دڵنیایی بدرێ بە هەم هێزە سیاسەکان و هەموو قەوارەکان و هەم خەڵکیش کە چارەسەر کراوە و بە شێوەیەکی دروست چارەسەر کراوە ئەو وەختە ئەکرێ هەڵبژاردن کرێ. بەڵام ئایا ئەمانە من لە ئێوە ئەپرسم و لە خەڵکی شارەزایش ئەپرسم لە ماوەی 3 مانگە لە کونفەیەکونێکە ئەکرێ؟ دڵنیام ناکرێ. حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم لە ڕابردوودا بە بڕینەوەی موچە و دامەزراندن و بندیوار و تەخشان و پەخشانکردنی بودجەی گشتی دەنگی هاوڵاتیان و تەنانەت مردووەکانیشیان کڕیوە و ناسنامەیان بۆ ئاوارەکان دەرکردووە. سەرڕایەوەش پۆستە باڵەکانی کۆمسیۆنیان بە ئامانجی بەرژەوەندی حیزبی قۆرخ کردووە تا بتوانن دەنگی زۆرینەی هەڵبژاردنەکان بەدەست بێنن. لەگەڵ ئەوەشدا کاتێک زۆربوونی دەنگی حیزبەکانی تر تەنگی پێڵچنیون بە ئاشکرا و بە زەبری هێز دەستکاری سندوقەکانی دەنگدانیان کردووە بە جۆرێک هاوڵاتیانیش لە گۆڕینی دەسەڵات بێهیوا کردووە کە تەنها بە تۆمارێکی پاک و بێگرد و ئازادی تاک دەنگی هاوڵاتی لە حکومڕانی هەرێم بەرجەستە دەبێت. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.